ئەم پێم وایە هەرچی دێتە ئێرە جەماعەتی هەولێر خەڵکی هەولێر بە میوانی نازانن. هەولێرە پێ خۆشە بینی خۆمان بێ. بە قوتای پێم ناخۆش نییە، زۆرشم پێ خۆشە. وەڵڵی بڵین هێندێک دۆست و برادەرم لێرن، ئیدی هاتووم بۆ سەردانی ئەوان و لێرە دیارە سەری ساڵە و دەگەڵ لای مەجیاوازە. ئێوە دەزانین چییە؟ هەمیشە هەر لە کۆنەوە وا بووە، هەر لە کۆنەوە ئەوە هاتووە، هەمیشە ڕابردوەکان خۆشتر بوون لە داهاتوەکان. ئیدی هۆکارەکە چەند ئەوە لێکدانەوەکی زیاتری دەوێت. وەڵڵی ئەمن ئەگەر بڵێم خراپ بۆ خراپنەوە، بەڵام بەش بە عەڵکم لێ ڕازینەبوو. ئێجاوەش هۆکارن دەلای لێ هەر کەسە بۆ خۆی موشکیلاتێکی هەبووە، گرفتێکی هەبووە، ئیدی ئێستا پێی خۆشە بڵین پشتگوێی بخا و بڵین قەولی فارس دەڵێن ناتی دێ بگرێ. وەڵڵی خۆ ئەگەر بگونجێ پێم خۆشە، بەڵام ئیدی تازە لەوێ هەولێرە پێ خۆشە بینی خۆمان بێ. بە قوتای پێم ناخۆش نییە، زۆرشم پێ خۆشە. وەڵڵا من زۆر بە باشیان دەبینم، سپاسی هەمووانە دەکەم، چون ئەم پێم وایە هەرچی دێتە ئێرە جەماعەتی هەولێر خەڵکی هەولێر بە میوانی نازانن.